ساڵی 1970 حکوومەتی عێراقی ڕژێمی ڕووخاوی بەعەس بڕیاریاندا کە ناوەندێکی سەرکوتکاری دروستکان لە دەڤەری سلێمانی. ئێرە شوێنێک بووە لە سەردەمی باسا شوێنی جەلادەکانی بەعەس بۆ قەڵم و کوشتن و ئیرهاب لە ناوبردن. ئێمەی ملەتی کوردیش وەکو هەموو وڵاتانی دنیا خاوەنی کەلتورێک فەرهەنگێکی جوانی تایبەت بە نەتەوەی کورد خۆمانین. کەس و کارەکەی ژنەکەی مێردەکەی بە چای خۆی ئەمرد نێتوانین هیچی لێ بکات. ساڵی 1970 حکوومەتی عێراقی ڕژێمی ڕووخاوی بەعەس بڕیاریاندا کە ناوەندێکی سەرکوتکاری دروستکان لە دەڤەری سلێمانی و پرۆژەیەکیاندانا کە ئەم پرۆژەیە لە چەندین شاری عێراقیشە هەمان دیزاین ئەم بینایانە دروستکراوەتەوە وەکو ئەمنی عامەی لێ هاتبوو. هەموو بەشەکانی ئەمنی سەردەمی ڕژێمی ڕووخاوی بەعسی لە خۆی کۆ کردبووەوە، واتە ئەمنی سیاسی، ئەمنی اقتصادی، ئەمنی چاپەمەنی هەمووی لێرە کۆبووبەوە و لێرە بۆ کۆنتترۆلکردنی تەواوی سلێمانی بوو. ساڵی 79 کە دەستیان کرد بە دروستکردنی ئەم بینایانە، دیزاینەکەیان لە ئەڵمانیای شەرقیەوە هێنابوو. ئەو سەردەمە دەستگایەک هەبوو، ناوەندێک هەبوو، ناوەندێکی حکومی کە پیانەوت ئیدارە مەحەلی، لە ڕێگای ئیدارە مەحەلیەوە ئەم بینایانیان کرد و لەناو خەڵکە شایعەیەکیان بڵاو کردبووەوە کە ئەما بێ بە کۆلێجی کشت و کاڵ بۆ ئەوەی لە چاوی پێشمەرگە و لە دووری بخەنەوە تا تەواو ئەبێ. بە سێ قۆناغ تەواو بووە، هەتا ساڵی 1985 بە سێ قۆناغ ئێرە تەواو بووە و هەموو بەشەکانی ئەمنی تێهاتۆ و تقریبان بۆتە ئەمنی عامەی ناوچەی سلێمانی. کە ئەم نەسوورەکە سەرتا خۆی لە 1970 دەست بە دروستکردنی کراوە، ئیشەکان بە سێ قۆناغ بووە. ساڵی 85 تەواو بۆ بە مدیرێتی ئەمنی پارێزگای سلێمانی بۆ ناو شار و بۆ دەروەی شار و بۆ خەزاونەحەکانیش ئیشەکان بە سێ قۆناغ کراوە. قۆناغی 1 و 2 ئیدارە مەحەلی ئەو کاتەی سلێمانی لێ ئاگادار بوونە، بەڵام ئاگاداری قۆناغی سێ نەبوونە بۆ ئەمەش بخۆی پرسیارێکی شاراوەیە. ئەوش بۆ وەڵامەکەی ئەوەیە، هۆکارەکە ئەوەیە لە قۆناغی سێ ئەم بەشی زیندانی ئێرە دروست کراوە. ئەم بەشە دیارە لە چەند بەشێکی پێک دێ، بینایەکی دوو قاتە، قاتی خوارەوەی سەرەتا کە یەکتە ژوورەوە، بەشی مناڵان هەیە، بەشی مناڵان زیاد لە 36 بۆ 40 مناڵی تیا بووە. ئەو بەشە بڵێن تایبەت بۆ مناڵانەی بەوانەی کە خوار تەمەنی 18 ساڵ بوونە، یعنی ئەوانە کە خوار 18 ساڵ بوون لەوێ زیندانی کراون، دواتر لە ڕێی لیژنەیەکی توبیەوە بڵێن تەمەنیان کراوە بە 18 ساڵ بۆ ئادام. هەر بۆ منە نووسینی مناڵێکی لێ بەناوی مەحسین نووسێتی دایە باوە، من بەدەستی بەعزی ئادامە کرێم، ئیتر بە ئێوە ناگەمەوە، بەو شکڵە نووسێتی باسی وەکرۆکە چۆن لەلایەن لیژنەیەکی توبیەوە تەمەنی ئەکرێ بە 18 ساڵ. ئەو یەکە بەشی یەکەمە. دواتر هەر لێودی کە بەشی چەند بەشێکی ئینفرادیمان هەیە، بۆ نمونەیەکە لەوانەی کە پەیکەری شتیای بۆ مامۆستا ئەحمەدی سناعە. مامۆستا ئەحمەدی سناعەیەکە بوو لەو سەرکردە سیاسیە کوردانی کە بە تایبەت سەرکردەیەکی یەکێتی نیشتمانی کوردستان بوو کە لێرە زیندان بووە، دواتر برا لە بەغای ئەعدام کرا. ئیتر هەر کە لەو ڕەوە کە دی ئەو پەیکەرێکی لێرە دیارە ئێستا ئەو پەیکەرە بۆ جۆرێک بۆ لە جەنگی دەرونی، واتە ئەو زیندانیانەی کە هێنایان بڵێن لەوێ بە شێوەیەک بۆ ئەوەی کە جەنگی دەرونی بەرامبەر بە پیادەکەن، جەنگ دەرونی بەرامبەر پیادەکەن، بە چەند ساعاتێک لەوێ هێشتوانتەوە. هەر زابتێکی ئەمن، هەر جەلادێکی ئەمن، هەر معتەمیدێکی ئەمن کە هاتوون لەوێ زلەیەکیان لێ داوە، دیارە ئەوش بۆ مەزجێک بۆمانی ئێرە بڵێ ئەگەر ئێوە اعتراف نەکەن بەو شکڵاتان هێڵینەوە. دوای ئەو بەش ئەوەی کە قسەمان لەسەر کرد، ئەم بەشەی ئێرە کە ئێستا لێی وەسایم، ئێرە بە بەشی قەفەزەکان ناسراوە.
کراوە ئەم بەشە بڵین ئەم بەروبەر زیندانی تیا بووە ئەو بەشی سەرەوەی هەر زیندانی تیا بووە ئێرە زیندانی تیا بووە ینی تەنانەت زیندانەکان ئەوەندە زۆر بوونە لێرە ینی نەبێ بە هیچ شتێک ینی هیچ زیندانێک لە 3 کاشی زیاتری بەرنەکەوتووە ئیتر جاری وها بۆ مەسەلەی پشت و ئیسراحەت و ئەوانە بڵین بە نۆرە ئیسراحەتیان کردووە بە نۆرە خەوتون اینجا دوای ئەوە چ جۆرە زیندانێک ئەهێنرا بۆ ئێرە مەش بخۆی پرسیارە ئایا ئەوانەی کە زیندانی ئەکران یەکسەر هێنران بۆ ئێرە نەخێر سەرەتا بۆی مەجرای تحقیقی خۆیان نەشێوێ بۆی زیندانی تر ئەو زیندانیە تازاهاتۆ نەبینیە بۆی قسەی لەگەڵان نەکرێت و بۆ قسەی لەگەڵان نەکرێت و تا نێڵێن ئاعتراف بکە هاوڕێیانی ئێرەی سەرتا بدوێنێ لە ئینفرادی بە چەند ڕۆژێک هێشتوانێتەوە کە دوای ئەوەی کە لە ئینفرادی بڵین تحقیقیان لەگەڵ کردووە ئیفادەیان لەگەڵ لێوەرگرتووە کۆمەڵێ لەو شتانیان لەگەڵ کردووە دوایەوە ئینجا هێنایەن بۆ ئێرە لێرەش بڵین بەشی سەرئا و بەشی حەمام ئەوانە شتیە بەڵام زۆر جار ئەو زیندانێنی کە هێنایەنن کە لێرە ئەگەر شتێکیان کرد بێ بۆ ئیهانەکردن بۆ سوکایەتی پێکردن بۆ ئەوەی کە ئەم زیندانیانەش دەرسی لێوەرن چەند دەیان جاشتیوان ڕێکەوتووە بردویان لەو ئاودەسانە زیندانیان کردوون. لە سەردەمی حکومەتی بەئسا ئەم بێنە بەشی کۆنتڕۆڵکردنی ئەمنەتی شاری سلێمانی بووە ئێمە ئێستا کردومانە بە بەشێکی کەلتوری بەشێکی فەرهەنگی مەبەستی ئێمە لەم بەشە کەلتوری ئەوەیە کە ئەو میوانانە سەردانی عێراقن پێیان ئەڵێن ئێمەی ملەتی کورتیش وەکو هەموو وڵاتانی دنیا خاوەنی کەلتورێک فەرهەنگێکی جوانی تایبەت بە نەتەوەی کورد خۆمانین و مەبەستێکی تری ئێمە لەم بەشە کەلتوری ئەوەیە ئەڵێن کاتێ خۆی بەعسیەکان تەنها هەدەفی سەرەکیان قڕکردنی میلەتی کورد نەبوو بەڵکو یەکێک لە ئامانجەکانی تری حکومەتی بەعز سەرینەوەی کەلتور و فەرهەنگی میلەتی کورد بووە ئێمە هەساوین زیاتر ئەو شتانی کە زۆر ئیشی دەستی و زۆر شتی کوردەوارین لەناو بەشەکانە داماناوە و نمایشمان کردووە ئەمە پەیکەری حەبسەخانی نەقیبە حەبسەخانی نەقیب لە ساڵی 1991 لە شاری سلێمانی لەدایک بووە ئامۆزای شێخ مەحموود بووە مەلیک مەحموود نەمر و ژنی شێخ قادری حەفید بووە و ئێمە جێی خۆیەتی کە وەکو ئاماژەم پێە لە دیان شاری هاوشەوی سلێمانیا پەیکەر بۆ ئەم جۆرە کەسایەتیانە بگرێت کە کۆمەڵێک شاکاری ئیشی جوان و خزمەتی زۆران بە خاک و گەل و نیشتمانەکە یەکێک لە شاکارە ئیشە جوانەکانی ئەم ژنەوە بووە بۆ یەکەم جار یەکەم ئافرەت بووە لە شاری سلێمانیا هەستاوە ماڵەکەی خۆی کردوە بە قوتابخانە کە کچوژنی کوردی ئێمەش وەکو هەموو وڵاتانی دنیا دوانەکەوێت لە خوێندن و لە نووسین و فێری خوێندن و نووسین بن و یەکێک لە ئیشە جوانەکانی تری ئەم ژنەوە بووە خۆیان بنەماڵەیەکی دەوڵەمەند بووە ئەگەر کوڕ و کچێک بیان وستای زەواجکەن وەست ئیمادیان باش نەبووایە بۆ گەیاندنی ئەم کوڕ و کچە بە یەکتری هەموو مەسروفاتێکی لە ئەسوی خۆی گرتووە. خەم قەعانەت تایبەت بوون بەو حارەسانە بەو کەسانەی کە لێرە ئیسراحەتیان کردووە ناومان ناو قەعای قەرەوێڵی پێشتر ئێستا هەر هەشت بەشی ئاوایە هەر بەشە و کردومانە بە شۆنێک بەشی بڵێن کۆڕۆکەمان جایە بەشی ئەنفالمان جایە مین و تەقەمەنەکانشمان جایە ئەم باشە تایبەتە بە وێنەی ئەو کۆڕەوە مەزنەی کاتی نەوەیەک کە مێژوویەکی وەچەند خاک بوون لە مێژووی گەلی کووردا کە ئەو کاتە کە UN ناچار کرد کە لە بڕیاری 1688 دەربکە لە بەر هێڵی 36مان بۆ دیاریکە ئەم وێنانە تابلۆی ئەو کەسانن کە لە کاتی کۆڕەوەکە گیراون لەسەر سنوورەکانن ئەم وێنانش وەکو یادگارێک هەم بۆ ئەو کەسانی کە خۆیان لە کۆڕەوەکە بەشداریان کردووە وێنێکی زیندووە بۆ ئەوان هەم بۆ ئێمە استفادەمان لەکەوە لەبەری کە بەجیانە بێ ناسین کاتی خۆی ئەم کۆڕەوەمان هەبوو ئەم ڕسمانە گیراون ئێرە تەنیا هەر بۆ ئەوە نەبووە قەسڵ و عامی خەڵکی تیا بکەن و خەڵکی کوردستانی تیا سەرکوتکەن بەڵکو
پرۆژەیەکی کەشیان هەبووە بۆ ئەوەی چۆن وا بکەن ناسنامەی کورد بسڕنەوە و چۆن کللتوری و مێژووی کورد لەناو ببەن. هەموو ئەوانە بە بەرنامەی بۆ دانراوە لە ساڵی 1985 هەتاکو ساڵی 1990 گواتە بەهاری 90 کە ڕاپەڕین ڕوویدا ئێرە بوو بە ناوەندێکی گرنگی سەرکوتکاری ڕژێمی ڕووخاوی بەعەز. ئەم نەسوورەکە بۆ لەبەر ئەوەی دەیان و سەدان ناوەندی سەرکوتکاری ڕژێمی ڕووخاوی بەعەز لە سلێمانی هەبوو و خەڵکی سلێمانی بۆ هەرێکێکیان ناوێکی دانابوو. ئێرەش کە بیناکان دروستکرا ڕەنگی دیوارەکانی ڕەنگی نەترێکی سوور بوو، لەبەر ئەوە خەڵک بۆ ئەوەی جای بکاتەوە لە ناوەندە سەرکوتکاریەکانی تر ناوینا ئەم نەسوورەکە. ئێمەش بۆ ئەوەی ئەو ناوە لە مێژوومانە بمێنێتەوە کە ئەوە خەڵکی ئەم شارە ناویناوە، بۆیە ناوەکەیمان کرد بە مۆزەخانەی نیشتیمانی ئەم نەسوورەکە. ئەوانەی کە هێنراونەتە ئێرە هیچێکە لەوانە تۆمەتەکەیان تۆمەتێکی ئەوە نەبوو بڵین یا ئابووری یان مەسەلی میادزی و پیا و کوشتوان، هەموو ئەمانەیەرە ئەو تێکۆشەرە گەورانە بوونە، ئەو زیندانە سیاسە گەورانە بوونە کە لە بواری سیاسەتە کاریان بۆ گەلەکەیان کردووە. بۆ نەسەر بە هەر حیزب و ڕێکخراوی سیاسی بوونە، دژ بە دەسەڵاتی بەعەز، دژ بە قەمع و ئیرهاب کوشتن و لەناوبردنی بەعەز، دژ بە دڕندایەتی ئەو کە خەباتیان کردووە کە بڵێن ئاشکرا بوون کە گیراون هێنان لێرە زیندانی کراون، واتە ئێرە زیندانێکی سیاسی بووە. ئەمە ژوورێکی تر لە ژوورەکانی ئەم بەشەیە کە ئێمە کۆمەڵێک هەستاوین جلوبەرگی هەرچوە پارچەکەی کوردستانمانتیان نمایش کردووە کە ئاڵێن هەر پارچێک لە پارچەکانی کوردستان تا ڕادەیەک شێوازی جلوبەرگەکانیان لەگەڵ یەکتریا جیاواز بووە و بە هەمان شێوە لێرە کۆمەڵێک کڵاومان نمایش کردووە کە ئەم کڵاوانە هەرێک لەم کڵاوانە تایبەت بووە بە شارێک بە ناوچەیەکی کوردستان. بۆ نمونە ئەگەر کاتی خۆی خەڵکی یەکێک لە شارەکانی تری دەرو شاری سێمانی بەهاتاتە ناو شاری سێمانی ڕاستەوخۆ خەڵک بە کڵاوەکە زانیوانە کە ئەمە خەڵکی چ شارێک چ ناوچەیەکی کوردستانە، لەبەرەوە هەرێکێک لەم کڵاوانە یاخۆ جلوبەرگەکان مۆرکی تایبەت بە شارێک بە ناوچەیەکی کوردستانی پێوە بووە. وێنەکان لەلایەن کەسێکی خەڵکی ڕۆژهەڵاتی خۆمانە وێنەکەی ژیرا و کاتە تەلەبە بۆ وێنانەی گرتووە، بەس خۆی حەزی نەکردو ناوشتەکەی منین. ئەو وێنانش کاتی خۆی کە یادی کۆڕەوەکە کراوەتوانێ وتی چەند وێنەیەکمان لایە، ئێمەش کە وێنانەمان بینی پێمان باش بووە وێنانە بینەوە بۆ ئێرە بۆ لە شارەکەی خۆمانە و کۆشوانەشکە خۆمان کۆڕەمان تا دروست کردو ئەو شوێن ئەم وێنانە لێرە عرزکەینی و ئیسفادە زیاتر بۆ خۆمان بێ. ئەم کەسانش کە ئەگەر هەیە بڵێن ناوی خۆی ئەناسێتەوە لێرە زۆربیان تایەتی کە هاتوۆ خزمەکەی خۆی کەسەکەی خۆیانیشێ لەوانە ئافرەتێکە ئاسەوە پشت سەرمانەوەیە کاتی خۆی کە ئێمە ئەم ڕسمانەمان عرز کرد لە یەکی چوارە عرزماکەی خوات کە لە تەلەڤیزیۆنە بینیبی ئەو هاتووە دوتی ئەو ڕسمە ڕسمی منە. چەند کەسی تری تایە ئێزە کە خۆیان ناسنەوەیان خزمەکانە کەسەکانیان ماو نەتوان ئێمە پێیان ئەڵێن بێن بۆرێن لە ڕێژەماری تەلەفۆنەکانیانەوانێ یان خۆیان بێن مقابلیان لەکێگەی وەکو بەرنامەیە کە توانین بەرنامەی سەدا برژ. بەشەکانی ئێرە ئێمە هەمووی پرۆژەمان بۆ داناوە، هەوڵمان داوە هەموو ئەو مەرگە ساتانەی بەسەر میلەتەکەمانە هاتوون ئەوانە لێرە
بەر و دووە بەسەریان بکەینەوە جێگان بۆ بکەینەوە و ئەو مێژووە ئیسیسمارکەین بۆ نەوەکانی داهاتوومان بۆ دنیای دەرەوە کە بە دنیا بڵێن بە نەوەکانی داهاتوومان بڵێن کە چۆن ئێمە لێرە ئەو ڕژێمە چۆن سەرکوتی کردوین چۆن هەمومانی بە یەک چاوسیر کردووە هەموو لایەنە سیاسیەکان هەموو ڕەنگە جیاوازەکان هەموو بیر و بۆچوونە جیاوازەکان لە نەزەری ئەوانە یەک شت کۆی کردوتەوە کە کورد بوون بۆیە پێویستە ئێمە ئێستا ئەو مێژووە بپارێزین لێرە کۆمەڵێک بەشمان هەیە بەشێکمان تەرخان کردووە بۆ مۆزەخانەی ئەمنە سوورەکە بۆ مۆزەخانەی پێشمەرگا بەشێکی کەمان تەرخان کردووە بۆ مۆزەخانەیەکی کللتوری وەکو پێم وتن ئەمە ئەو بەشەیە کە لێرە بڕیار بووە ناسنامەی کوردیش بسڕنەوە لە هەمان کاتا بەشێکی کەمان تەرخان کردووە بۆ کۆڕە و بۆ ئەنفال بۆ مین کە هەڕەشەیەکی گەورەیە تا ئێستاش لەسەر خەڵکی وڵاتەکەی ئێمە لە هەمان کاتا شوێنێکی کەمان تەرخان کردووە کە ناومان ناو ئاوێنەکان ئەویش پرۆژەیەکە سمبولیە بۆ یادی 182,000 ئەنفال و 4,500 لە کوردستان وەکێک لە شاکاری ئیش جوانەکانی دیری حەبسەکانی نەقیب کاتێک شۆڕشەکەی مەلیک محموود لە ساڵی 1970 لەگەڵ ئینگلیزیەکانە شەڕەکات هەستاوە کچوژنی سلێمانی کۆکردوتە نانی پێکردوون نان و ئاو ئازۆخە و تەقەمەنی بردێتە پێشەوە بۆ پێشمەرگەکانی مەلیک محموود وەکێک دو شاکاری ئیشی حەبسەکانی نەقیب لە کاتی دامەزراندنی کۆماری مەهابەد لە ساڵی 1946 لەلایەن قازی محەممەد وەکو پێشتر ئاماژەم پێ ئەمە خۆیان بنەماڵەیەکی دەوڵەمەند بوون هاوکارێکی مادی زۆر ئەنێرێت بۆ قازی محەممەد کە بتوانێت ئەو کۆمارە ساوایی کە قازی محەممەد دەستی پێکردووە ئەویش وەکو ئەو سەردەمەی کە لەلایەن مەلیک محموود بەشێکی کوردستان ئازاد کرابوو و بەشێکی کوردستان لەلایەن مەلیک محموود ئازاد کرا و بتوانێت ئەویش ئەو کۆمارە ساوا دەستی پێکردووە فراوانی کات و گەورەیەکە و بەشێکی تری کوردستان ئازاد کرێ و زۆر بەداخۆ ئەم کەڵە ژنە لە تەمەنی 62 ساڵیە بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دواییەکەت. ئەم ژوورە ئەمەی تەنیشت ئەم دوو ژوورە بەشی ژنان بوونە وە گوتمانە و ژنانی کە هێنایەنن بێرە دوایەوەی کە ئەوەلیاتیان بۆ کردوون دۆسێ شتیان بۆ کردوونەتەوە هێنایەن بۆم دوو ژوورە ئەم دوو ژوورە بەیەکەوە بە هەردوو ژوورەکەەوە زیاد لە 75 ژن و مناڵی تیا بووە ئەو ژنانەی کە ئیتر کە سوکاریان پێشمەرگە بۆی ئەو ژنانی کە تۆمەتی ڕێخستن و لایانی سیاسیان لەسەر بۆ هێنایەن بۆ ئێرە لەبەر ئەوەی شوێنێک بووە ناوێن ناوە بەشی تحقیق ئەو زیندانیانەی کە لێرە زیندانی کراون هەمووی مودەی کەم ماونەتەوە مەسەلەن 3 مانگ 6 مانگ ئەگەر زۆری خایاندە بێ گەیشت بێتە ساڵێک زۆر بەدەگمەن زیندانی تایە تا 2 ساڵ مابێتەوە چونکە ئەمانە لێرەوە گوایە تحقیقیان لێکراوە چەندە لە ژێر ئەشکەنجەیەکی زۆردا بوون هەم ئەشکەنجەی دەرونی هەم ئەشکەنجەی جەستەیی ئەمانە دوایی نەقل کراون بۆ بەغا لەوێ لە محکەمەی سەورە بڕیاریان لەسەر دراوە ئەوەی کە ئیعدام کرابێ نێردراوە بۆ ئەبوغرێب یان بۆ موسڵ ئەوەشی کە حکم درابێ بە هەمان شێوە لە ئەبوغرێب و لە زیندانەکانی بەعسا لەوێ حکومەکەی تەواو کردووە لەبەرەوە ئێرە محەتەیەک بووە وێستگەیەک بووە بۆ هەموو ئەو کەسانە لەبەرەوە بە هەزاران بەدەیان هەزار کەس هاتۆتە ئێرە بۆیە ئێمەش نەمانتوانیوە ئەو ئەحساییە بە تەواوی پشتڕاست بکەینەوە بڵێن ئەمەندە هەزار لێرە بووە چونکە کەسی تایە مانگێک لێرە بووە ڕۆیشتووە کەسی تایە 6 مانگ لێرە بوو بۆیە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەشە هەوڵمان داوە کە بەشی هەرە زۆری ئەو جوامێرانە بەسەر بکەینەوە و بێن بۆ لای ئێمە فۆرمێکی تایبەتمان بۆ دروستکردوون ئەو فۆرمە پڕ بکەنەوە و وێنەکەیان و ناویان لەو ژوورەی کە بۆمان تەرخان کردوون لەوێ بیپارێزین و هەڵی گواسین و خەڵکی ئەم وڵاتە و میوان و بیانی بێن ئەو کەسانە هەموو ببینەوە.
بەنسبەت ئێرە بڵین ئەکرێ بڵین ژووری یەکەمی نهۆمی دووەمە بەڵام بۆ کۆی زیندانەکە ئێرە هۆڵی ژمارە سەی پێڵێن کە ئەم هۆڵە کۆمەڵێک زیندانی زیاد لە دەور 20 ئەوانە زیندانی تاوێنی ژمارەکان هەموو ئەو بەشانەی ئەمنە سوورەکە بڵین زیندانەکە ژمارەکان دیاریکراو نەبوو چونکە بۆ من هەر ئەم بەشەی ئێرە ئەم بڵین ئەمە هۆڵی قاعی ژمارە سێ ئەم قاعی ژمارە سێ بڵین ژمارەکان بەردەوام لە گۆڕانە بۆ چونکە بۆن منە خەڵکیان لێ دەرکردو بدیانە بۆ محکەمەی سەورە خەڵکی تریان بۆ ئێرە هێناوە بەڵام ئەوەی کە لێرە کە زۆر دیار و بەچاوە شەید وەسای عەتای حاجی حمەی زاهیر کە بڵین کە ئەو کاتی کە هێنایەنە بۆ ئێرە دواتر لێرە براوە بۆ بەغالەوێت لە محکەمە سەورە بڵین بڕیاری لە سێدارەدان دراو لەوێ دواتر لە ئەبوغرێب یاعدام کراوە ئەم پیاوە کەسێکی زۆر خۆڕاگر بووە لێرە ڕەمزی خۆڕاگری بووە و لێرە شۆکەوە ساو تەماشای ئەو پەنجەرەی کردووە وەک ئاوات بڵین ڕوانین بۆ دوا ڕۆژێکی ئازاد ڕوانین بۆ دوا ڕۆژی ئازاد دواتر ئەمە بڵین لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترە لێرە بوو لە بەغا لە سێدارتراوە ئەم نەسوورەکە بۆ من یا بۆ خەڵکی ئەم وڵاتە ئەبێتە سنتەرێکی گەورەی مێژووی ئەبێتە ئەو وێزگەیەی کە ئێمە پێویستە مێژووی خۆمان ئیستیسمار بکەین و مێژووی خۆمان بدەینەوە بە نەوەکانی خۆمان و نەوەکانمان بزانن کە ئەم ڕۆژە چۆن دروست بووە و ئەم ئازادەی کە ئێستا ئێمە لێرە قسە ئەەکەین چۆن دەستەبەر کراوە بە خوێنی دەیان هەزار شەهید سەدان هەزار شەهید قوربانیان داوە بۆیە لێرە ئەگەر ئەم نەسوورەکە نەبوایە لە ڕاستیا ئێمە نەمانەتوانی بینایەکی وا تەرخان بکەین یان بشمانتوانایە کاتێکی زۆری ئەویست و زۆر شتمان لە دەست ئەچوو بەڵام خۆشبەختانە ئێستا ئێمە ئەم نەسوورەکە توانیمانە بیکەین بۆ مۆزەخانەی کە بۆتە ئەو وێستگەیەی کە مێژووی خۆمانی تا دەستەبەر بکەین و لە هەمان کاتان نەوەکانمان بێن ئەو مێژۆ ببینن و دنیاش بێت ئەو مێژۆ ببینن.